بینەرانی ئازیزی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش پرۆگرامی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەم ئێوارەیە میوانداری خات و گوێستان ئازیزمان کردو کە بەڕێزیان مامۆستان لە هەمان کاتیشا دیزاینەرن قسە و باسەکەین لەسەر ئەزمموی کارە دەستیەکانی. بەخێر بێ سەرچاو مامۆستاگیان. سپاس نوژین، زۆر خۆشحاڵ بووم کە هاتمە بەرنامەکەتان. ئینشەڵا سەرکەوتووە بین. زۆر سپاس، ئێمە شەروەها زۆر خۆشحاڵین، سپاس بۆ ئامادەبوونت. پێش پرۆگرام باسی ئەومان کردوتم بزانم پیشەی دووەمت هەیە باسی ئەوەت کرد کە مامۆستایت لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی و وانەیەک ئەڵەیتەوە کە هەستەکەم نزیک بێ لە کارەکەتەوە بزانم تا چەند سوودت لەم ئیشی مامۆستایەکەت وەرگرتووە بۆ ئەم کارە پیشەیە، چۆن تێکەڵکێشت کردووە، قوتابیەکانت چۆن سوودیان لەم ئەزمموی تۆ وەرگرتووە بۆ کارەکانیان؟ بەڵێ وەڵا زۆر ئیسفادەیان لێ کردووە، هەم لە قوتابخانە زۆربەی کاتیش داوام لێکەن دەوراتیان بۆ بکەمەوە کە فێری ئەو ئیشانە ببن. ئێستا زۆربەی کات پێشانگامان هەیە لە مەکتەبەکانە. من چەند جارێک لە پێشانگاکەیە بردوومە شتەکانی خۆم بردووە وەکو سوارات و ئەمڕایزن و مشتانێکە کە ناتوانم لێ بڵین پێیان بڵێم، بەڵام ئەڵێن فێرمان بکە ئێمەش با ئەو شتانە بکەین. من وەکو خۆم سیرامیک ئەڵێمەوە دەرزی سیرامیک ئەڵێمەوە لە قوتابخانە، بەس هیوایەتیانە ینی شتەکان زۆر بە جوانیەکەم گوڵ و شتیان فێرەکەم ئەتر هیوادارن یانی ئەوانیش فێر ببن و دایمەن ئاواتەخوازن کە شتەکان فێر بن و ئەوانیش ئەڵێن نەگەر تاعینیش نەبین یینە ئەو بوارەوە ئیشەکەی. ئیشێکی زۆر باشەوە، بیرۆکەیەکی باشە کە تۆ ئامۆژگاریانەکەی دەست پێشخەریەکەی بۆ ئەوەی ئیشەکە جوانتر فێر بن. مامۆستا بووک ئەوەی ئاگاداری بۆ لە هەندێک قوتابخانە ئەوانەیە نییە؟ وەکو پێویست پێشتر ئامراز و کەلوپەلەکەممان کەم بوو. لە تربیەوە بێ ئامێرانە وەرگرین، ئەو ئامێرانش یعنی پێویستی بە مالیە هەیە. کەم بوو مالیە کەم بووتی لەبەر ئەوە بڵین چەند مەکتەبێک چەند قوتابخانەیە کەیەتی خۆشحاڵین، ینی زۆربەی قوتابخانەکان ئێستا خەریکە هەمووی تیاکرێتەوە، ینی بەشی پیشەیی زۆر پەری پیراوە لە بارەی بەڕێوەبەرایەتی تربیەوە زۆر مامۆستا دڵشاد پەری پێ ئەیات چەند جارێک باسیشی کردو و توێتی من پشتگیریانەکەم و هەموو شتێکیشان بۆ دابینەکەم بۆ قوتابخانەکانمان هەمووی تایە بێ بۆی هەموو قوتابیەک ئیسفادەی لێ بکات. زۆر باشە. بۆ ئەوەش نەبێ مامۆستاکە لەوانەیە کەمی مامۆستاژ لەو بوارەیە بۆ ئەوەش بگەڕێتەوە. بوارەکە لە بەرەوەی دەزرەنگینی ینی نەک هەنێ مامۆستا هەنێک کەسیش هەیە زۆر تااقەتی ئەمە ئەم ئیشیان نییان دەزرەنگینیان نییە، توانای ئەویان نییە دیزاین و دەزرەنگینی بکەن، لەوانی هۆکارێکیش ئەوە بێکە کەمی مامۆستا لەو بوارەیە. وەڵاهی ئەوەش دەورە بینێ خۆی مامۆستای وامان هەیە حەزی لێ نییە، ینی بۆ چوشەتە ئەو باشەوە، بەڵام حەزی تااقەتی خۆی نییە. بەڵام وەکو خۆم ئارەزوم هەبووە هەر لە بیدایەتەوە کە بڵین بن بەشی دارتاشیمەوتەوە بیدایەت کە مامۆستای بەشی پیشەی بووم کە تاین بووم. دوایی یعنی چەند شتێکی زۆر ورد و جوانم دروست کرد، بڕاو هەبێ ئەربانە و ئەوەنی ئێسپا ئەربانم دروست کردو زۆر جوان بووە. ئەو کاتە کە زمانی پێشتر بە 800,000 فرۆشتومەتەوە، ئێتر بڵین شتێکی زۆر ناوازە بوو، زۆر جوان بوو کە یەکەم دەستم بوو، یەکەم ئیشم هەبوو، چونکە خۆم تااقەتم لێ هەبوو لە ئیشەکە. بەس بەهۆی چاومەوەی بڵین خایەتیشم کردووە پێشتر، بەس بەهۆی چاومەوە شەبەکەی چاوم تەواو نییە، وازم لەوە هانیوە لەوەیان وازم هانیوە. ئێتر هاتوومەتە سەر ئیشی سیرامیکە، بڵین لە مەکتەبە ئیشی سیرامیکەکە خۆشترە بۆ دەست، یانی زۆر تەسیری نییە بۆ چاوشتم، ئەتوانم ئەویان فێرکەم و زۆر باش. زۆر باش. مامۆستا بە حکمی تەمەنەتەکەت ینی لەوانێت چەند ساڵێک بێتەوە مامۆستایت و چەند جیلێکت بەڕێ کرد بێ دەستت خۆش بێ، هیچ لە قوتابیەکانت ئەبینیتەوە بۆ نمونەکە وانەی دارتاشی دوتەوە زیاتر کوڕان زۆر حەزیان لەو وانەیە، هیچ قوتابێکت ئەبینیتەوە ئێستا دەستی کرد بێ بۆ کارە و کەوتی بێتە سەر ئیشی خۆی؟ بەڵێ ئەرەوەڵا من 2 ساڵ تقریبان لە لای کوڕانیش بڵین لەوەیش دەرزم و تۆتەوە ئەوان زۆر باشتر بوون لە کچەکان بەڕاستی. ئیشی لە داتاشێکە ئیشی داتاشەکە بۆ کوڕان زۆر باشە، اینجا ئیشی وردەکاری بوو، هەتا لە ئیسراحەتەکانە هاتن بۆ لای من ئەن و مامۆساوڵایین یارمەتی دەین، ینی زۆر خۆش بوو بۆ منیش و بۆ قوتابیەکانیش یارمەتیانیان لە هاتی ئیسراحەتەکەی خۆیان نەچون بۆ ئیسراحەتەکە هاتن بۆ لای من، یعنی شتەکان فێر ببن و فعلا هەموو
شکر لە خوا بەزیا بێ فێربوون و دوکان شتیان هەیە ئێستا. هەستێکی چۆنە؟ زۆر خۆشە زۆر یعنی من قوتابی خۆتە بینیتەوە؟ ئەرەوڵات قوتابی ینی هەم کوڕ و هەم کچیشم ئەی فێری دوورمان و شتیشم کردوون دەوری خەیاتیم کردووە پێشتر طبعاً زۆر دەورم پێبینیون بە زۆربەی قوتابی و شت کە هاتووەتە دەورەکان ئەوەش زۆری ئیسفادەیان لێ کردووە چەند کەسێکم فێری دوورمان بۆ و یعنی ئێستا دوکان و ئیشی خۆی هەیە. زۆر باش سەرکەوتوبی ئینشەڵا مامۆستاگیان ئینشەڵا بەردەوام بی و دەستت خۆش بێت بۆ پێگەیاندنی ئەو جیلە جوانە و بەرهەمە جوانانی کە پێوگەیاندووە. مامۆستا باسیەوە کرد لەو کاتی تاعین بوون و ئەوانە تاتر دەست کردە بۆ ئیشانە بزانام کاتی ئیشی دەزرەنگێنی ئەم ئیشانی کە تایبەت کەمێک تازن بۆ ئێمە بۆ نمونە ئیشی ڕایزن ئەم توموروانە ئەمانە کەمێک ئیشی تازم زام کەی دەست کرد بەم کارانە چۆن بۆ لەکاری دارتاشوی سیرامیکەوە هاتیت بۆ ئەم ئیشانە؟ خۆی حەز و خولای خۆم بوو ینی بڵێن کە بیرم لێ کردەوە مود ئەم بڵێن لەبەر چاوم ئەو شتانم پشتگوێ خەست نەمەتوانی هەم بۆنی هەم چاویشم تەسیری تێ کرد ئەتر هاتمە سەر ئیشی بڵین ملیانکە و ئەم ئیکسوارەتی خانمان زیاتر ئەوانە زۆر زۆر ئێتمام پێ چونکە خانمان ئێستا هەمووی پێویستی بە شتانە و تازەگەریشم پێکردم نەک شتێک بێ لە بازار بێ من دووبارەی کەمەوە ئەم شتانە نییە ئیلا شتی خۆم تایبەتە هەرچێک هاتووە شتێری شتەکان میکردو ینی زۆر زۆر لایەن جوانە لە بیدایەت ئەموت خوایەت بڵێ ئەمە سەرکەوتوو بم ینی تۆزێ شما کرد خەلق بووم بەڵام دوایی لەخوا بەزیابێ ینی زۆر زۆر خەڵکەکە ئەبزانی کە پێیان خۆشە ئەو شتانە ینی ببین و بیشیکڕن ئیسوادەشم لێ کردووەوەڵا ئەجا دوای ئەوەش بڵێن ڕایزن کە بڵێن ئەمە بەشێکێتی مەدالیای لە سینینە لەبەردەستانە هەتا قاپین و قوشتیشم کردووە ئەوان نەمتوانی بیهێنم چونکە پرۆگرامەکە لە شەو پیانوتم نەمتوانی شتەکان هەمووی حازرکەم پێشانگایشم هەبوو لە دەرەوە گینا زۆربەی شتم هەیە وەکو لە چاویلان زیاتر ئێستا لە چاویلان دین پێشتر لە پارکی ئازادی بووم ئێستا هاتوومەتە چاویلان جا لەوێ زۆر شتم خەڵک گێت بۆ سەیری و یعنی یەکسەرێشی کڕن دوو دڵ نین شتەکەم تایبەتە چونکە من وەکووە نییە خاستان ئیشی خانمان کە بڵێن ئیکسواراتە من هەمووی بەدەست دانیدانە ئەیدورم و ینی ئەوە نییە بکەوێت جارێک لە بەچەست بێ و یەکسەر لی بێتنا هەموو کات ئیتیمامی پێم قایم بێ و وەڵام هیواهەیە بەشی 20 ساڵیشێکە هێتا بێوێت لە ملێکادیا خۆت لە گوێ کات و هیچی لێ نایە. مامۆستا بزانم تا چەند لەگەڵ ئەوەیە کە ئێستا تۆ بۆ نمونە لەگەڵی کە مامۆستاشی موچێکی تایبەت بە خۆت هەیە حەزەکەی ئەم کارانش بکەی لەگەڵ ئیشەکەی تردا تا چەند لەگەڵەوەی کە ئافرەتان خاوەنی ئابووری سەر بەخۆی خۆیان بن و ئەو خاتونانی کە بۆ نە ساڵانە چەند کوتابی دەرئەچن لە زانکۆ پەیمانگاکان تاعینات نییە لێ ئێستاە کۆمپانیەکانیش هەنێک کە زۆر ئەگرن بەپێی تایبەتمەندی ئیشەکە و کارەکە بزانم تۆ تا چەند لەگەڵ ئەوەی کە خانمان خاوەنی ئابووریکی سەر بەخۆی خۆیان بن ئیشێکی تایبەت بە خۆیان هەبێت. وڵی ئەوانە زۆر زۆر سەڕوت ئەوەی کە بەخواستن ئەوانەی کولیشان ساڵکرۆ بەخوایان لای ئێمە ئیشەکەن لەگەڵ ئێمە هاوشانی ئێمە زۆریش تەرجیعیانەکەن چونکە ئێستا خۆ من قەیناڵم مامۆستان بەڵام پێویستەکە هەموو کەسێک خاوەنی ئیرادە و توانای خۆی هەبێت ئین تۆ ئەگەر توانە ئەو هەبێ قودرەتی خۆت دەرخەی لە هەج بوارێکا بێ هەج شتێک بێ ئەتوانیت ینی بی سەلمێنی کە خۆت گەورەیت خۆت دەتوانی هەموو شتێ بکەیت ئەگەر توانە و ئارەزوود لەو شتە بێ بەڵام ئەگە بەخوای پێشگوێی خەیت و تەمەڵی تیا بکەیت ناتوانیت ئەو شتە ناتەدی ئەبێ نەتیجە و هەبێ این تۆ کە دەست پێکەی با نەتیجە و هەبێ ئەجا لەگەڵ ئەوە شا بە پارێ شتێک هەبێ بۆ خۆت بۆ پاشە ڕۆژی خۆت هەبێ مەهماکان خەی نامابن مامۆستابم لەوانەیە پێویستی کەم هەبێت کە دابینی بکەم بۆ شێوازە و زیاتریش حەزەکەم کاتم نەبێ فەراغ بێت ینی دانیشم بە فەراغی و بەشتی بڵێن ئەوەی کە ئێستا تۆڕە کۆمەڵاتیەکان ڕاستە باشە بەس لە بازێ کات خراپیشە زیانمان پێکێنێت بەڵێ من هاتوم یانی ئەو شتانە بەکارهێنم بە ئیشی دەستی خۆمەوە خەریکە بم ناچم هەتا خەیاڵم لای سەر ئەوە بێت
ئەیتر نەخۆشی بێ هەشتێکە لە بیرمەچێتەوە بەتەکید وایە مەشکرد مەشغوڵتر ئەبێ بزانم جیاوازی کارەکانی تۆ لە چیایە بۆ نمونە گەر خاتونێکی تر کارەکانی تۆ ببینێ ئەکسەر بیناسیێتەوە لۆگۆیەک ناوێکی تایبەت هەیە تایبەت بە کارەکانیت؟ بەڵێ جیهانی گوڵ من خۆم پیجم هەیە پیجی جیهانی گوڵ بەس زیاتر من کە ئەچمە پێشانگاکەن زیاتر خەڵکەی بینێ باشترێکە لە پیجەکە یعنی دوو دڵن من هیچ شینێکی پێوە ناکەم بڵین چۆنە ڕسمەکە وا هیچ ئەدەستێگەین بەڵێ بێ فلتەرە ینی هەشتێکە ڕەنگێک پیشانیانێم هەر ئەوەیە یعنی ئەوە نییە بڵێم ڕوونی کەمەوە جوانی کەم لە بەرچاویان و سبێنێژ ئەوە نەبێت ئەو کێشەی زۆرێک لە خانمانەکە ئەڵەن بۆ نمونە لە پیجەکە بە شێوازێکدا ئەنرێک کە ئەگات بەدەستت ئەوە نییە ئەنجاری وای بۆ قیاسات مەسەن تۆ داوایەکەی ئەڵەی هەستەکەی زۆر گەورەیە کەچی ئەوەش ینی ئەوانە هەمووی بە کێشە خاستن بۆ ئیشی ئۆنلاین و ئۆردەرەکانە بێ بە کێشە. بزانم کوالەتی بەرهەمەکانت تا چەند ینی گرنگی پێی مانەوەی ئەم ئیشانی تۆ تا چەند ئەمێنێتەوە گەر بە ڕێکوپێکی بەکاری بێنی بۆ من هەنێ ئیش هەنێ شت هەیە مەسەن نابێت بۆنی بەرکەوێ تەڕ ببێ ئەمانە زیاتر ئەوە لە زەردا لە زەردەکانە من هەوڵ ئەم شتی بڵێن زاخاو بێت نەک شتی هازوو تێک بچێت زاخاوەکان ئەمێنێتەوە تقریبەن یعنی بڵین 5 ساڵ 6 ساڵ 7 ساڵ ئەمێنێتەوە بەبێ ئەوەی هیچ شتێکی لێبێ ئەگەر بڵین زەرد زیاتر ئاتر یا ئەو بەری بکەوێ بەس ئەوانە هەرمێنێتەوە ئەوی کە ئێمە بەکاری هێنین ئەمێنێتەوە خەمی نەبێ ئەو کەسێک کە لێمانەکڕێ دایم دڵنیا بێ کە شتەکانمان هیچ شتێک ناچێت و دایم من بەردیش ئێستا لێرە نەمتوانی حلمێ خەکتانم بێنم هەمووی بەردە کە بەکاری هێنم وە لەو تۆزێ فەرقی هەیە سیارەکەی بەڵام شتێکی تایبەت و ئەژمێنێتەوە زۆری جوانە یعنی چەند ساڵ لە ملیکە تێک ناچێ و زۆر احتیفازی بێوەکێتەوە شتێکی جوانە مێنێتەوە. زۆر باشە. ئەو بەرهەمانی کە بەکاریانێنی زیاتر چین بۆ نەزەنگیانەیە مورووە مهینمان هەیە هەموو بابەتێکمانەیە پێم خۆشە بزانم تۆ زیاتر کامیان بۆ ئیشەکانت بەکارێنی بۆ بەرهەمەکانت زیاتر کوردەوارین؟ بەڵێ وڵی زیاتر کوردەوارین ناڵم بەڵام ئەو شتانی کە من بەکارێن وستا لێرە ئەم ملیۆنکەن کە داناوە بۆجلی کوردیش و بڵین بۆ مۆدەش ئەبێت بەم شێوازە دامنەوە شتێکی جوانە ئەگەر لەسەر قائیدە بێ زۆر کەش خێشتەکە اینجا قورسیشە وەلەو ئیشەکەی قورسە بەڵام شتێکی زۆر نایە درا ئەمە تایبەتێکی خۆی هەیە هەچ کەسێ لە ملیکایانی زۆر شتێکی جوان دەرکەوتووە بۆ ئەزیش و بۆ کوردیشە بۆ مامۆستانی ئەڵتونیت لەگەڵ زیوی شاتێکەڵ ینی گۆڵد و سیلڤەری شتێکەڵ کردە چۆن ئەو ڕەنگێکە تایبەتە ینی من خۆم هەست دەکەم شتێکی جوان دەرەکەوێت یعنی شتەکان نابێ هەر ڕەنگێک بێ بنووسی بەڕاش و سپیەوە یان خۆت باشین و سپیێوار یەک ڕنگ بێ زیاتر ڕەنگەکان تێکەڵەکەم ڕەنگەکان ئێستا لێرە ئەگەوەکو خۆتانی بینن شتێکی زۆر جوانە زۆر نادرا ینی خەینا تۆزێ زەردی تێکەڵ کراوە بەڵام شتەکە جوان دەرەکەوێت ئەمە زیاتر مرۆکانیشی ئێرە نیە ئەم مرۆکی ئێرەنی خارجە تایبەتیەکانی لەوایە کە شتەکان لێرە زۆر شت بەکارنایم کەمێکی ئەو بەرهەمانی کە بەکارێنی بازاڕی ئێرە نی زیاتر ئەوە ناکاتە سەرەوەی کە کارەکانت کەمێک گرانتر بکەیت تۆزە گرانتر ئەبێت ناڵێم گرانتر ئەبێ بەڵام جوانە ئەمێنێتەوە شتێکی جوانە نادرا یعنی تۆ شتێک بێ بۆ دوو مەبەست بەکاری بێنی یەکیان بۆ کوردی و یەکیان بۆ ئەزی هەردووکی زۆر جوانە یعنی شتەکە ئەژمێنێتەوە ئەو پارێش ئەوە ناکەیە بڕۆ هەبێ تۆچی دوو شتە کڕیت یعنی مەصرفی دووش لایەنەکەیت بۆ جلی کوردی بەجێ و دلی مۆدەش بەڵام بۆ ئەمان هەردووکی بەکارێنی لێک باشە باسێکی ئەوە کە بزانم ئەم ساڵ زیاتر مۆدیلی چ بابەتێک بوو زیاتر ئەو بابەتی کە لای تۆ فرۆشرا ئۆردەر کراوە چی بوو ئەو بابەتانە چی بوو زیاتر خەڵک بۆ نمونە بۆ نەورۆ زیاتر ئەو جژنی ڕەمەزانیشی بەسەرهات
کە زۆربەی خانمان جری کوردی لێبەرەکەن بۆ مناسبات وردە بەرەو جژنی قوربانی پیرۆزی شەڕۆی ڕێمزان ئەو بابەتانە چینکە زیاتر لە ئەم خانمان داوایان کردو حەزیان لێ بووە. وڵا زیاتر سەرفەرخانەکە کۆمەی لای خۆم پێوەم کردووە سەرفەخانە گوڵی یەخەیە بڵین بە ئەنوایی هەر ئەم ڕەنگە نییە ڕەشە پەمەیە سوورە مۆرە ئیتر هەچ ڕەنگێکیان بێ ئەو بەپی تەڵەبی ئەو کەسانە بۆیان دروستەکەم چەند ڕەنگێکە کەم خۆ دانرێ بەڵام ئەوەکو نمونەیترە چ کەسێکیش بەپی ئارەزوو پێی خۆی مۆرە هەشت ڕەنگێکە کە پێمەڵێت بۆی دروستەکەم و ئەوە ئەگەین بەدەستیان. باش ڕەنگی ئەم ساڵ زیاتر چ ڕەنگێک لە لای تۆ زۆر ڕۆشت ینی ئەو ڕەنگەی کە زیاتر زۆر ئیشت بۆ کرد زیاتر مۆری کاڵیش و مۆری تۆخش لەگەڵ سپیا ئەو سێڕەنگە زۆر تەڵەبی لەسە بوو لەگەڵ ڕەشی زۆر ڕەش زۆر تایبەت خەڵک تایبەت ئەیکڕێت ینی هەم بۆ عەزی و هەم بۆ جلی کوردیش زیاتر حەزیان لە ڕەشە ڕەش و سپی کوردی وایەتی ڕەنگی ڕەشە زۆر بۆی ڕەنگە لە بەرەکەی ڕەنگێکی بەنوێ لە بەرەکەی هەر لە خۆتەواڵی باشە من بۆ ئەمە کڕی بۆ ڕەشەکەی منەکڕی هاکەچی بۆ وانە زیاتر دیقەتمەوە تا ملیۆنکێکی پرتەقاڵی یا سوورە فرۆشی ئەو دەم ئەفرۆشی ئەو ڕەشەکان ڕەنگی ڕەشەکان ئەڕات بۆیە زیاتریش ئەم ئیشی ڕایزنت زۆر زیاتر هەستەکەم احتیمامی بە ئیشی ڕەش و ئەوە تەڵەبی زۆر لەسەرە ڕەش و گۆڵد هەر بە تایبەتی داوای ئەەکەن تەڵان یەکەم جار کە من دروستم کردووە ڕەنگەکان هەموویم دروست کرد بەڵام هاتمە سەرەوەی کە تەڵەبی لە سەر بێ سیرەکەم هەر ڕەش و گۆڵدەکە زۆر داواکرێ وەکو لەوەش و لێرش هەر ئەم سینێش کە ئاوا بڵین دامناوە ڕەش و گۆڵدەکەی زۆر تایبەتە زۆر خەڵک داوای ئەمانم لێکات. مەدالیاکانیش هەر بە هەمان شێوە هەر ڕەش و گۆڵدەکە زۆر زیاترە ڕۆ پەمەی ژەڵات پەمەش بۆ بابەتانی ئیشی ڕایزن قرس نییە مامۆستا بەرەوەڵا قورسە ناڵم سووکە بەس ئەوەیە هیواتی خۆمە حەزی خۆمەیتر حەزەکەمیشی تیا بکەم ئەو بابەتانی کە تایە بەکارەیەنی لێرە دەست ئەکەوێت لێرە بڵین تەڵەبیەکەم بۆم بەدەستە هێنن بەڵام ئەبێ لە خارجەوە بێ مادەی ئێرە نییە زیاتر مادە ئەساسیەکە لە خارجە بۆمێ قرس نابێت بۆ تۆ بۆ نمونە لە ئەوروپاوە تاگەێنێتە کورد ئەخر تەڵەبی زۆرەکەم تەڵەبی زۆرەکەم ئیتر هەتا ئەوە تەواوبێ وەجبەی کە داواکەمەوە ئاوکە زانیم کە کەوتۆتەکەمی ئەبێت تەڵەبی کە بکەم زوو بەەوەی بەدەستمگە دووسێ خاتونی تری شمار داوت کردووە کە بۆ پرۆگرام کە باسی ئەم شڕایز ناکەن ئەڵە کورسێکی خۆی هەیە مثلا لە تا 24 ساعت ئەبێ نەخەویت و دانیشی بە دیارێ تا قیاسەکە وەرئەگرێ و پێوەکردنی ئەم مەدالیا و شتانەمان هەستەکەم قورسێکی خۆی هەبێوانە قورسی هەیە چونکە من ئەمە دانە وشکە بێتەوە ئەجا دانش پێوەیەکەین ئەو مەدالیانە چەند هینێکی هەیە چەند مەرحەلەیەکی هەیە خۆ بە یەک مەرحەلە ناڕات تۆ لە دوای ئەو مادانەکە وشکە بێتەوە تێکەڵ کردو وشک بێتەوە دایانیت بۆ دوای 2 ڕۆژ وشکە بێتەوە تر ئەو خۆیەگرێت دواتریش ییت ئەجا جێی بۆ کونەکەی تو کە بڵێن جێی مەدالیەکەی لەسەردانی ئەوەش هەر ئەرکی خۆی هەیە حەزەکەی ئەم ئیشانت بکرێ بە براندێت تایبەت بەخوا دوێمەسا ئەرەوەڵە لە بەرنامەتانیە ئیشت بۆ نەکردووە یعنی ئیشم زۆر لەسەر ڕایزن کردووە ڕایزن زۆر حەزمە چونکە یانی وەکو بڵێنێ لە یوتیوب و لەوانەوە لە دەری وڵات بینیومە کە ئەمانە شتێکی تایبەتن خاستن سینیوە هەیە ئیکەن کە زۆر جوانە فکرەکانیشم هەیە بەس ئەیتر بە پێی تەڵەب ئەوان چونکە ئەمە مادەکە گرانە ناتوانانی هەمووی دروستکەی تو داینی بیرۆکەی زۆر جوانی تیا خستن لەبەرەوەی ئێستا هەنێک دیزاینەر ئەم کارە ئەکا هەمیشە ئەوانش باسی ئەواکەن کە مەوادەکەی گرانە ناتوانین هەموو شتێکی لەسەر تاقی بکەنەوە تایبەتمەندی ئەم ڕایزنە چاوزامۆنە هەڵ نابێ بکرێتە خەسالە مەسەن زۆر هەنێشت هەیە نابێ بەری بکەوێ وە بزانم مەگەر هەڵە نەبم خەساڵی حاجەتی ناوێت ینی نابێ هەر نابێ بکرێتە هەر نابێت سەم لە بەرنامێکی کە ئەم ناوی سینێ ئەو یەکی کێشم بردبوو وتی وڵی هەر حەزەکەم داینێم
هەروکو ڕاستم داینێ نەک شتیشی لەسەردا بنێم پەرداخۆشت تی زۆر جوانە ینی شتەکان تایبەتە وتمەڵی تر ئێمە بێ کە ئەو شتاکەیت بە تایبەتی و بە حەز و ئارەزوی خۆت بیکەیت اینجا لە بڵێن لەو سینی کە پێشتر باسیەکەم گوڵی بەیبوونم دانابوو لەگەڵ بڵێن گوڵی سروشتی بوو بەڵێ لەگەڵ بڵێن لەق و شتی گەڵاو ئەوانە سەوزاییکی تابعی زۆر جوانە ئەوە کە بە تاویەکە داێنیت زۆر جوانتر دەرەکەوێت ئەیترمانش کە تێکەڵەکەیت ئەبێ فکرەوە هەبێ تا چە سوودت لە بۆ منە فکری ئەو کەسانی تر وەرگرتووەکە ئەم کارە ئەکەن بە تایبەت چونکە ئەمە بابەتێکی تازەیە بۆ ئێمە بۆ منە باسیەوەت کرد کە لە یوتیوب سێری ئەەکەیت تا چەند فکرت وەرگرتووە و شتانی کە بۆ ئێمە خۆمان زیاتر بەکاری ئەهێنین خانمانی کورد زیاتر حەزیان لێیە واللهی وەکو فکری ناو شاری خۆم سلێمانی نا من زیاتر ئەچمە لای سەر یوتوب ئافرەتێک بینم ینی زۆر ئیشەکانی زۆر جوانە زۆر تایبەتە تەمەنی هەیە بەس زۆر شتەکانی معجیبی پێم یعنی مجیبم بە سینی و هەتا شوێن نقڵ و ئەتر مەدالیا و ئەو شتانی کە دروستێکە هەمووی تایبەتە ئەنجا فکری لەوەوە وەرەگرم خۆ من ناڵم بێزڵبت لاساییەکەمەوە بەڵام فکری لێ وەرەگرم ئەتر ئەوە بۆ مەدالیا بێ یاخۆ بۆ هەشتێکی کە بۆ تێکەڵکردنی ڕەنگەکانیش بە هەمان شێوە بۆ تێکەڵکردنی ڕەنگەکان خۆم وەڵاهی وەکو هین کە پێمەڵێن دەرمانەکە ئەوەی پێویستە ئەوە باوەڵە تێکەڵکە ئیتر تەواو کە ئەمنێ ئەو قیاسە ئەبێ بە ئەویش قیاسی خۆی هەیە تایبەت هەموو شتێک نابێت بە هەڕەمەکی بێت بزانام تا چەند ڕای مشتریەکانت وەرەگری بۆ نمونە مشتریەک ئەڵە من کوێستانخان حەزم لەم بابەتەیە بە ئەو ڕەنگە ئەو ڕەنگە نکات پێوتە بۆ منە ئەو دوو ڕەنگە بەیەکەوە ناگونجیان ئەو مەوادە لەگەڵ ئەوەیان ناگونجێ ڕای مشتریەکانت وەرەگریت ڕاییان وەرەگرم زۆری ژوەریەگرم چونکە ئەو چی حەز لێ بێ ئەبێ بەڕێی ئەو بکەیت نابێ هەڕێی خۆ بسەلێنی لەوانەیە من ئەو شتانی کە بە نمونە دایانیم بەس نمونونەکانیشم هەمویان حەزیان لێ ئەو شتانی کە دایانیم ینی ناڵێن ناشرینە هەمووی یەتە سەر مێز ئەڵێ شتەکان زۆر تایبەتە زۆر جوانە ئیتر یانی حەزەکەن بیکڕن ئەوە نییە پاشگەز منەوە بەڵام جاری واشەیە تاجم دروست کردو تاجیشم هەیە ئەوە بۆ سەر ئەبێت ئەوانش ئەنوا ڕەنگم دروست کردوێت بەس جاری وا هەیە ئەڵێ من ڕەنگێکی کەم ئەوێت یعنی دوو ڕەنگ بۆم تێکاڵکە چۆنی بێت ئیتر خۆم پێڵم ڕەنگی کاڵ بێ یا تۆخ بێ خەوتۆ ئەبێ ڕەنگە کاڵ تۆخەکانیش بزانی چۆنەوە تێکەڵێکی بێکەوە زۆر ڕاستە بزانم لە ڕێگەی چیەوە کارەکانت ئەفرۆشی زیاتر باسی ئەوە کردکە لە کۆمەڵێک پێشانگایە بەشداری ئەبی باڵێ لە پێشنگاکانە زۆربەی بەشدارە بم خاستن لە هاوینانە زیاتر چونکە من ماجای زستان ئەوە نییە بەس لە هاوینانە زۆر باشە ئیتر پێشنگامان هەیە هەر خۆمان ئەو پێشانگایانە ئیسفادی بە ئێوە گەیانەوە وەکو خاتونە دیزاینەرەکان پێتان خۆشە کە بەشداری ئەەکەن ئەرەوڵا زۆر باشە بەس من دایم تێفکرینم هەیە بۆ ئەو شوێنەی کە بزانم چ شوێنێک تایبەت بەهۆی کە توانم شتەکانمی لێ ساختکەمەوە نەک هەموو پێشانگایە ناچم خاص پێشنگایەکە چم کە بزانم شتەکانمی لێ ساخە بێتەوە یعنی هەموو پێشانگایەک ناچم لە هیچ گروپ شتەکانێ چکانێک گروپەکەتان نایتی بزانم چەند خانم گروپی چرای شار ئێستا لەوێ لەگەڵ ئەوانە ئیشەکەین ئیتر زۆر باشە ینی زۆر هاوکارمانن زۆر شتمان بۆ ڕائەپاڕێنن زۆر باشە چەند خانمن لەو گروپەیە وەڵا زۆرین هەمووتان بە ئیشی دیزاینەرەکەن زۆربەی زۆری بەڵێ زۆر مەرجنیە هەرەمە بێ هەر یەکو بە ئیشێکەوە ئیشەکانتان هەمە جۆرە بەڵێ هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ئینشەڵا سەرکەوتووە بن دەستان خۆش ببە هیوای بەردەوامی بۆ خوازم مامۆستاگیان زۆر سپاس دەکەم کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوویت گەر شتێکت ما بێ حەزکی ئاماژەی پێ بی فەرموو وەڵاهی بەس هیوام ئەوەیە کە هەموو خانمان هەموو کەسێک بتوانێت ئەو فەراغێکە هەیەی دانەنیشێ بیر لە شتی ناخۆش و بێ کەڵ بکاتەوە دانیشێت خۆی مەشغوڵکە بە شتێکی دروستکەر نەک تێک دەر
ئەم مەدالیایە ئەویسمەوەم ئاماژەبەوە بم ئەتوانم مەدالیاکانیش ناوی خۆی ئەو شخصە لەو دیویشی بڵێن موالیدو و تەمەنی لەسەر بنووسم ئەوە زۆر بابەتێکی نوێیە ئەتوانم ئێستا هانیومە بۆ ئەوانەی کە بینەر من بە ئەگادار بن واتە لێک بابەتە توانیت چەند بابەتێک بنووسیت ئەرەوەڵا ئەو شتێکی زۆر تایبەتە بۆ شخصێکم کردووە ئەیکا بە هەردیە بۆ کچەکەی دەستی خۆش بێ دەست خۆش زۆر سپاس بۆ خاتو کوێستان عزیز کە بەڕێزیان مامۆستا بوون لە هەمان کاتە دیزاینەرن ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە باسمان کرد لەسەر ئەزمموی کارە دەستیەکانی تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.